سەلام ناوخۆش بەکر نووسەر و وەرجێڕ و مامۆستای زانکۆ. دکتۆر سەلام لە ساڵی 1966 لە گوندی زێبارۆک لەدایک بووە. لە ساڵی 1969 هاتوونەتە هەولێر. خوێندنی سەرەتایی پۆلی 1 تاوەکو پۆلی 3 لە قوتابخانەی زاگرۆسی بنەڕەتی و لە پۆلی 4 تاوەکو 6 لە قوتابخانەی مەولەوی بنەڕەتی خوێندووە. قۆناغی ناوەندی لە قوتەیبیە تەواو کردووە. ئامادەیی لە هەڵمەتی کوڕان خوێندووە. لە ساڵی 1990 بەکالۆریۆسی بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی ئادابی زانکۆی سەلاحەدین وەرگرتووە. لە ساڵی 1996 لە هەمان بەش ماستەری تەواو کردووە. لە ساڵی 1996 هەتا کۆتایی ساڵی 2003 لە بەشی زمانی ئینگلیزی کۆلێژی ئادابی زانکۆی دهۆگ مامۆستا بووە. لە 2004ەوە تا کۆتاییەکانی تەمەنی لە بەشی زمانی ئینگلیزی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین وانەی وتووەتەوە. بۆ خوێندنی دکتۆرا ساڵی 2001 لە زانکۆی مالیزیا لە فەلسەفەی ئەدەب وەرگیرا. نازناوی زانستی دکتۆر سەلام ناوخۆش لە 36 1996 بووە بە مامۆستای یاریدەدەر. لە 21 1999 بووە بە مامۆستا. لە 23 2007 پرۆفیسۆری یاریدەدەر. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلام ناوخۆش بۆ دوجار لە بەرواری 23 12 2021 کۆچی دوایی کرد و قەڵەمە بە بڕشتەکەی خامۆش بوو. دکتۆر ناوخۆش زیاتر لە 80 کتێبی لە بوارەکانی زمانەوانی، ئادەب، فەرهەنگ و مێژوودا نووسیوە. یەکەم کەس بووە لە کوردستان فەرهەنگی ئۆکسفۆردی ئینگلیزی کوردی نووسیوە. هەروەها چەندین توێژینەوەی لە بوارەکانی خۆیدا لە گۆڤارە ئەکادیمیەکان لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا بڵاو کردوتەوە. سەرجەم کتێبەکانی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سەلام ناوخۆش بریتین لە 95 کتێب. 10 کتێب لە بواری فەرهەنگی، 11 کتێب لە بواری وەرگێڕان، 19 کتێب لە بواری زمانناسی، 22 کتێب لە بواری مێژوویی و سیاسی، 76 کتێب لە بواری ئاین و ئیسلام، 10 کتێب لە بواری ئەدەبی، 3 کتێب بە زمانی ئینگلیزی، 1 کتێب بە زمانی عەرەبی، 2 کتێب لە بواری ئەزموونی نووسینی خۆی و بیرەوەری. پێش ئەوەی کۆچی دوایی بکات 6 کتێبی لە بەردەست بوون، بەڵام بەداخەوە مەرگ مەودای نەدا و بۆی تەواو نەکرا. ڕاستی باوکم بە عام کەسێکی هێمن بوو، ینی ئەو تەسەڕوفاتی ئەو دەیکرد، ینی ڕاستی لە هیچ کاتێک نهاتم بۆ منە مشکلەیەک هەبی لەگە جیرانێک یان لەگەر شتێک، بلاکەس ینی هەموو دەمێ ئەو کەسە بوو کە مەشاکلی حەل دەکرد، هەموو دەمێ ئەو کەسە بوو کە بەڕاستی لە هەموو شتێکی ناخۆش لە هەموو شتێکی نەخوازرا و دوور بوو، کە بەڕاستی لە بۆ هەموو ئەو کەسانی کە لە ژیانی مامۆستا بوون لە خۆشیێکی دا بۆ ژیانیوان، ینی وای لێ کرد بۆ ئەو کەسانی کە لە دەوروبەرینە هەست بە خۆشی بکەن، هەست بە ئەوەک بکەن کە بە تەریقەک هەست بکەن کە پێیان ناخۆش بی، ئەوە نەبی کە ژیانیان بەرەو شوێنێک بڕۆ کە بدڵی خۆیان نەبێت. و هەمیشە ئامۆژگاری ئەو کەسانی دەوروبەری دەکرد کە من وەکو کوڕی گەورەشی مامۆستا بەڕاستی زۆر ئامۆژگاری کردم لەسەر زۆر مەواضع لە حیاتی خۆم. بەردەوام ئەو ژیانی ئەو زیاتر خولیای خوێندن و خوێندنەوە بوو، ینی ئەمن ئێستا وەکو خۆشم زۆر خوێندنەوە دەکەم، زۆر ئەوە دەکەم. ڕاستی نووسینم نەکردیە، بەس وەکو خوێندنەوە ینی تەئسیرێکی زۆری هەبوو کە لە خانەوادەیەک بووم، هەم بابم و هەم داکشم لە نووسین لە خوێندنەوە بوون، ڕۆڵێکی زۆری هەبووە نەک بەس لە ژیانی خانەوادەکەی، لە ئاستی هەموو خێزانەکەمان و لە ئاستی هەموو کوردستان. ڕاستی تەئسیرێکی پۆزیتیڤی باشی هەبووە کە خەڵک لە بۆ عەلم، خەڵک لە بۆ پێشکەوتن، خەڵک لە بۆ تێگەیشتن لە تاریخی خۆیان، ینی کە ئەوە بەڕاستی زۆر گرنگە، یعنی تێگەیشتن لە تاریخی کورد
و زمانی کوردی ینی ئەو لە ئیشەکانی ئەو شانێ هەموو وای لێ کردووە کە بەڕاستی تەسیرێکی پۆزتیوی لە بۆ دەوروبەری هەبوو بەردەوامیش کەسێکی هێمن بوو و چێوەی گوتنی زۆر بێ مشکیلە بوو زۆر ئەوە بوو کە بالعکس شتەکانی حەل دەکرد بەخۆی ترادیشنەڵی ئەو شتە هەیە ینی بەعام لە شەرق ئەوسەد لە کوردستانیش عادەتەن بینی کوڕ و باب هەموو دەمێ شتێک هەر هەیە ینی ئەو شتە زۆر بوونی هەیە بەڵام ڕاستی بینی من و بابم خاستن کە عمرم زیاتر بوو ئەوە بوو وەکو هاوڕێمان لێ هاتبوو ئەو شتانەی کە بەخۆم لە بواری ئیش دەکەم لە بواری بزنس ئیش دەکەم لەگەڵم بوو مەتەماوەشی زۆر ینی بەڕاستی ئەو سیقەی هەبوو توای لێ هات کە سیقە بە ئیشەکانی من بکە لەو بینە علاقەتەشی زۆر خۆش لە بینمان دروست بوو و ڕاستی ئەوەی نەدەکرد بەڵام زۆر خەمی منی بوو ینی لە زۆر پوینتی گرنگ لە حیاتم و زۆریش پێوە بوو کە خوێنی دراسی تووبی خۆم بە تەواوی تەواو بکەم کە تەرکیزم زۆر لەسەر نەبوو بەرام هەمیشە ئەو ئامۆژگاری ئەوەی دەکردم کە احتیمام بە خینەکە بکەم خینەکە لەلایەکدا نەنێم ڕاستی لە بۆ بە خوشک و برایەکانیشمەوە لە ڕووی پەروەردەیەوە ینی خۆی مامۆستایەک بوو لە بۆ هەموو خەڵک لە بۆ خانەوادەکەشی باماشەوە بۆ ڕاستی ینی بەردەوام ئەوەی هانی خوێن دەدا بەردەوام هانی هەڵسوکەتی باشی دەدا ینی لە منداڵیەوە ئەمە بە شێوازێک گەورە بووین کە ڕێزی خەڵک بگرین کە بتانین لە هەموو حاڵەتێکدا ینی خۆمان پێش بخەین لە ڕووی خوێندنەوە لە ڕووی زانستەوە ینی لە خوۆش بە زیادبی ئەوەی کە ئەو کردی بۆ منە لە عیلەمان لە خوشکم لەوان کە هەموو کە دکتۆرە کە ئەوانی ترەکە هەمویان بە شێوازە گەورە بوون کە وای لێ کرد کە مستەقبەلێکی باش هەبی لە بۆیان لە ڕێگای ئەو خوێن و زانست و عیلمەوە. بەناوی خودای گەورە میهرەبانەوە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران یەکەم جار مامۆستام بینی لە 1991 بووم هاتم بۆ کوردستان ئەو کاتە لە کەنەدا بووم تەلەبەی دکتۆرا بووم هاتمەوە ڕێکخراوی قوتابیانمان هەبوو پەیوەندی قوتابیانی مسڵمانی کورد ئەلەو کاتەدا مامۆستا سەلام ئەندامێکی چالاکی ئەو ڕێکخراوە بوو لە بەتایبەتی لە سەرنووسەری گۆڤاری ڕابوون بوو و لە هەمان کاتشە مەقالاتشی بۆ ئێمە ئەنارد نووسراوی باش هێنارد لە بواری مێژوودا بۆ گۆڤاری ئاڵای ئیسلام کە لە کەنەدا دەرەچوو دوایش لە مالیزیا دەرەچوو دوایش لە لەندن دەرەچوو مامۆستا بە بەردەوام نووسەر بوو لای ئێمە ئاوا ناسیم یعنی خۆی بەڕاستی ئێمە شەرەفی ناسیارێکی نزیکمە بوو لەگەڵ مامۆستا چکە دراوسێمش بوو لە قەریەی زانکۆ لە زانکۆی سەلاحەدین لە هەولێر تەقریبەنەوەی 11 ساڵە لە نێزگەوە ئەیناسم زۆر جار دەرچوونمان بۆتە دەرەوە یەکتریمان زیارەت کرد زۆر جار بیر و ڕامانە گۆڕی دەربارەی زۆر شت ئەوەی کە تێبینی ئەکرێ لە کەسایەتی مامۆستا خواعافیکە مامۆستا سەلام ناخۆش ئەو بوو مرۆڤ دۆست بوو ئینسانێکی نەرمونیان بوو لە بۆچوونە فکرەکان و حتا لە بۆچوونەکانی وەکو مرۆڤ کە تەعاملی کرد لەگەڵ کەسوکاری لەگەڵ خێزانی لەگەڵ برادەرانی لەگەڵ قوتابیانی تا ڕادەیەک ینی ئێمە هەر مامۆستایەک تەمەناکە کە قوتابیەکانی ئاوا خۆشیان بوێ هاوپیشەکانی خۆشیان ئەویست باوەڕ ناکەم ئەو مامۆستایە لەو 11 ساڵە کە من لە نێزگەوە بینیومە ڕۆژێ دڵ یەکێکی عازز کرد بێ هەر وەکو ئەتوانم بڵێم ئینسانێکی لەخوا ترس بوو و لە هەمان کاتشە هەر ئەڵێم و جەختەکەمە سەری زۆر هەستێکی ناسکێ بوو و مرۆڤ دۆست بوو هەرچەندە بەڵێ
پرۆفسۆری یاریدەدەر بوو و دکتۆرش نەبوو و ئەمەش چیرۆکێکی دوور و درێژی تایە کە بەداخەوە لەبەر جیاوازی بیرروڕای خۆی لەگەڵ با بڵێن لەو کۆلیجەی لێبوو ئەو هەنە دراپێی کە بتوانێت دکتۆراکەی تەواوکە بەڵام جاری خۆم خۆی پێکەوەی لە ماڵی خۆی بووم وەکولی زۆر ناڕەحەت بوو لەوەی کە مستحەقە ببێتە دکتۆراکەی تەواوکە وتم مامۆستا سەلام تۆ هیچی جاب ناکات دڵگرانبی لەو بابەتەوە چونکە ڕۆژێ دێ کە وەفاتەکەی چەندەها دکتۆرا و ماستەر لەسەر تۆ ئەنووسێ و ئیستەش من بە بۆچوونی من هیچ زیادە ڕەویەک بیر و بۆچوونەکانی نووسینەکانی مامۆستا سەلام پێویستە لە دوا ڕۆژە لە بواری زمانەوانی لە بواری فکر لە بواری مێژوو یعنی بەڕاستی پێویستە قوتابیان لە دوا ڕۆژدا لەو بوارەدا چەند لێکۆڵینەوەیەکی قوڵ بکەنە چکە ئەو برایە یەکێک لە سیفەتی ئینسانی نووسەری کارە شتێک پێڵێن ڕەسەنایەتی بە ئینگلیزی ئەڵێن ئۆریجیناڵەتی و خەیاڵ و ئیبداع ئەمانە هەمووی لە مامۆستا بوو مامۆستا ئەتوانم بڵێم لە سیفەتێک هەیە من لە چەند شوێنێکی ترشوتم کە باسی ئەم مامۆستایە هاتووە یەک سیفەتێکێ مامۆستا لە عولەمای ئیسلام زۆر لەوانە چوو لە عەسری زێرینە لە وەکو بڵێ عەسری عەباسی مامۆستا هەرچەندە خۆی بە شەهادە عەلمی زمانەوان بوو بەڵام خەریجی بەشی زمانی ئینگلیزی بوو بەڵام مامۆستا وەکو ئەو عالمانەی عەسری زێرینی ئەڵێم مەوسوعی بوو لە فرە بابەت زۆر ئاگادار بوو و نەش بەس ئاگادارێکی کەمی بەڵکو نووسینشی تایە کرد نووسینەکانی لە بواری مێژوو بەڕاستی زۆر شت هەیە دەربارەی کوشتاری ئەرمان دەربارەی دەوڵەتی عەباسی دەربارەی منەوەرەکانی سلەیمانی دەربارەی چەند بیر و بۆچوونێکی هەڵە هەیە دەربارەی شێخ مەحموود زۆر بواری مێژ دەربارەی زەردەشتیەت لەم بوارانە کە ئەینووسی وەکو مێژونووسێک زۆر قوڵ ئەچووە ناوی لەبەرەوە مامۆستا لە بواری مێژوودا بەڕاستی مامۆستایەکی مێژونووسە بەعزە کەسێک ئەیانەوت طبعاً بەغیلیانە بێت بە مامۆستا ئەمە مامۆستا بۆ دەسرێژەکا بۆ مێژوو مامۆستا زمانەوان بەڵام زۆربەی یەکێک گەورەترین نووسەری مێژووی کورد ئەمین زەکی بەیک زابوتی ئاسکەری بوو بەڵام لە مێژووی نووسی و خەڵکش قبوڵێ کرد بەڵام بەڕاستی لە مێژونووسانی کوردستان بەغیلیان پێ لەبەرەوەی ئاەوت محاوەڵیانە کرد بڵێن ئەو ئاراکانی قبول نییە لەبەرەوەی مێژونووسیە هەر لێرەداوتم عەباس عەزاوی یەکەم مێژونووسی عێراقە مەحامیە زۆر مێژونووسترێ کە هیچ یعنی با بڵێن پلەی ئەکادیمی مێژویانێ بەڵام مێژونووس بوونە ئەمە لە بواری هین لە بواری زمانەوانیشەوە مامۆستا سەلام لەوێشدا لەگەڵ دکتۆرێکی ترە بەناوی دکتۆر نەریمان 17 ژمارەی زمان ناسی دەرکردووە تقریباً 6-7 هەزار پەڕەیە ئەمەش لێرەدا ئەو خزمەتی مامۆستا سەلام کردێتی بە زۆر بواری زمانەوانی بەڕاستی خزمەتێکە بۆ ملەتی کوردووە مامۆستا سەلام هەرچەندە خۆی لە بیر و بۆچووندا نێزک بوو لە با بڵێن لە بیر و بۆچوونی ئیسلامی بەڵام لە حەقیقەتدا خزمەتەکانی ئەو خزمەتە ئەلمیانەی کە ئەی کرد خزمەتێکە بۆ هەموو شعبی کورد بەداخەوە نا ئەجوایی ئەکادیمی لە هەرێم نەش ئەعلامی کوردی نەش دام و دەستگا ڕەسمیەکان بە جۆرەی پێویست لە وەفاتی ئەو مامۆستایە حەقیان نەدا پێی مامۆستا شتێک هەیە کەوا طبعاً زۆر خزمەتی کردووە لە بواری زمان ناسیەوە ئەو شتێکە لە ناو نووسەرانی کورد زمانەوانان بە تایبەتی ئەڵێن یعنی پێویستە
کورد ملەتی کورد ملەتێکی گەورەیە 50 ملیۆنە زۆر طبیعیە چەند ستاندەردێکە بێ بۆ زمانی کوردی با بڵێن زمانی کرمانجی ژوور و با بێتە زمانێک ئەو زمانانەی با بڵێن هەورامی بێتە زمانێکی تر و زمانی ترشەیە لەهزە شێوەی ترشەیە مامۆستا سەلام دژی ئەو بیر و بۆچوونە بوو ئەیوت ملەتی کورد لە دوا ڕۆژە ئەگەر ئەوێ کیانەکەی خۆی هەبێ ئەبێ زمانێکی ستاندەردی هەبێ بەڵێ ئەیوت چەند جار ئەیوت ئەوی دکتۆر عوسمان من دژی ئەوە نیم مەثەن لە بادینان بە زمانی خۆیان بنووسن قسە بکەن بەڵام زمانی دەوڵەت ئەبێ ستاندەرد بکرێت بە زمانێ تەواان ئەم بیر و بۆچوونەی مامۆستا سەلام زۆر ڕاستە بۆ نمونە زمانی فەڕەنسی لە ئەساسدا بەرەوەی دەوڵەتی فەڕەنسی بێتەکایەوە زمانی بەس پاریس بوو دوایی دەوڵەتی منەوەرەکانی با بڵێن ئینتەلێکچوەڵەکانی فەڕەنسا ئەو زمانەیان کردە زمانی ستاندەردی دەوڵەت لەبەرەوە مامۆستا سەلام بەڕاستی لە هەموو بوارێکە پێشەنگ بوو لە بواری عیلمیدا بەڕاستی نووسینەکانی مامۆستا زۆرە قوولە ئەکادیمیە و لە هەمان کاتچە دوورە لە تند و تیژی سلام ناوخۆش هەزار ڕەحمەتی خوای لێوی دەبێ ئەمە لە ناوەڕاستی نوهەتەکانەوە کە دەستمان بە لە ئامادەکردنی تەفسیری مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزی دەمان کرد ئەو کاتە ناسیمان و لەگەڵ یەک ئاشنا بووین تەبیعی لەو کاتەوە پەیوەندیەکی زۆر تند و تۆڵ لە بەینمان هەبوو زۆر لە یەک تێدەگەیشتین هاموشۆیەکی زۆری دەکردین ئەو کاتە نووسین و شتیوای نەبوو زۆر کەم بوو یەک دوو نامێلکە و ئەوانەی نووسی بوو بەڵام یەکەم بەرهەمی کە سەری هەڵداوە فەرهەنگی ئۆکسفۆرد بوو ئەو فەرهەنگی ئۆکسفۆردەی تەبیعی هینای ئێمە یەکەم جاری لە چاپماندا ئەو کاتە وەزعەکە وەزعکی ناهەموار بوو زروف و کاتی ئەو وەختە حیسار و ئەوانە هەبوو پارە و پور زۆر کەم بوو ژیان بەڕێوەبردن زۆر کارێکی قورس بوو چاپی دووەممان بۆ گەڕاندەوە تا لە خۆی چاپی بکاو بەڵکو ئیستفادەیەکی مادی لێ دەکاتن بەڵامی تر ئەمە ئەو ژیانە دوور و درێژە کە لە گەری ڕامان بوار ڕۆژێک لە ڕۆژان تەبیعی دڵمانی نەشکاند ڕۆژێک لە ڕۆژان ئەمە نەمانویست دڵی و بشێنین هەرچەند هەندە جار دەبینی لە بەینماندا لە بیرڕاکردن و لە شێوازی بیرکردنەوە هەندێک جیاوازیمان هەبوو بەڵام ئەو پیاوە هەزار ڕەحمەتی لێبی نازانی ئینسان لە چ دەواازەی چێوە لۆی دەربچیتن بڵێ ئەوە ئینسان بووە ئەوە زانا بووە یا بیرمەند بووە یا فەیلسوف بووە یا مێژوو نووس بووە یان ئەدیب بووە یان کابرایەکی فەرهەنگی بووە یا کابرایەکی زمان ناز بووە ئەو پیاوە خوای تەبارەک و تەعالا نیعمەتێکی زۆر گەورەی پێ بەخشی بوو بەڕاستی لە هەر بوارێکی بیویست بایە بینووسی دیاردەوە دەردەکەوت لە مەزالی فکر و هیزر و ڕۆشنبیریدا ڕاست وەری دەگرت ئەو دیاردەیە دەچوو لێکۆڵینەوەیەکی زۆر ورد و ڕێکوپێکی دەکرد ئەگەر وەکو بڵێ ئیختیساسی خۆشی نەبایە لە ئەنجامدا دەدیت ئەو کابرایە کارێکی گەورەی کردیە خۆی مادی دەکرد ئەهلی ئیختیساسیش بی هەرەوەندەی پێ دەکرێتن سلام ناوخۆش من باسیشم کرد لە مناسبەیەکی تر سلام ناوخۆش وەکو ئینسان بەڕاستی پیاوێکی
ڕق و هیشک و قالب لە دراو نەبوو. سەلام ناوخۆش ڕاستە کابرایەکی یەکتاپەرست بوو، کابرایەکی خاوەن ئیمانێکی زۆر بەرز بوو، بەڵام سەلام ناوخۆش کابرایەکی ئاوا بوو، یعنی قابل بوو لە بۆ ئەوەی کە بگاتە ڕاستیەکان، بگاتە حەقیقەت، ڕەسەن تەنازولی دەکرد. یا جۆبیستی شتێکی باە من چەند دیمانەیەکی ئەوهام لەگەری هەیە، چەند مناسبەیەکی ئەوهام لەگەڵی هەیە، باسی هەندێک شتم کردیە بۆی کە ئەمن باوەڕم بەو شتانە هەیە و لە ئەنجامی خوێندنمدا گەیشتیمە ئەو نەتیجەیە. تەبیعی ئەوەی وەردەگرت لە من ئەمن وەکو خوێندەوارێک، وەکو بانکخوازێک، وەکو خاوەن کتێبخانە کە دەبی ئاگاداری ئەو وەکو بڵێ مێژووی خوێندن و خوێندنەوە و ئەو شتە نوێیانەی کە دەردەچێت، ئەو بیرروڕایانەی کەوا لە ناو کۆمەلگادا پیا دەبیتن کە ئەو قسانەی وەردەگرت، ئەو بیرروڕای منی وەردەگرت، دەچوو دەگەڕاوە دەهات یان دەیکردە کتێب یان دەکردە نامێلکە لەسەر و چاوەکانی هەموو دەردەینێتە من خۆم یعنی وەکو بلێ عەجایبم دەما دەمگوتخوا من ئەو نەتیجەیە گەیشتیمە ئەوەندە سەر و چاوی هەیە، یعنی ڕەگ و ڕیشەی لە بۆ ئەو بیر و باوەڕانە لە بۆ ئەو هەڵوێستانە دروستی دەکرد. تەبێ ئەو نەوع سیفەتەش لە هەموو ئینسانەکی، لە هەموو نووسەرێکی، لە هەموو بیرمەندەکی نایەتە دی. سەلام ناوخۆش سفەت و خەسلەتێکی هەبوو زۆر بەرز بوو. تۆ کە باسی شتەکرد لەگەر دەکرد کە بگەیشت باە حەقیقەت ڕەسەندانی پێدەنا، دەیگۆ قسەی تو ڕاستە، بەڵام هەیە یعنی خاوەن مانشێست نەبووە بڵێ مانشێستەکی هەبیتن لە ژیان بچی بخینی هەوڵ بدا تێکوش بکە هەتا بۆ ئەوەی ئەو مانشێستەی خۆی ئیسپات بکە، بەڵکو دائیمەن بگەیشت باە ڕاستیەکان سەری دادەنوان. مامۆستا ڕەحمەتی خۆی گەورە بە بەهەشتی شاد کرد بێ، یەکەم دیدار و یەکەم یەکتر ناسینمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2007. ئەو کاتە من قوتابی پۆلی 12 بووم، من کاتە پۆلی 6 پێدەوت، بەڵام دوایی کە لە زانکۆ وەرگیرام یەکێک لە تەمۆحەکانم بەشی ئینگلیزی بوو، هەر خێرا پەیوەندیم پێوە کرد و ناسی من پێشتر گوێم لە ناوی بوو بە تایبەتی بەهۆی فەرەنگەکەیەوە، فەرەنگی ئۆکسفۆرد. فەرەنگەکەم کڕی لەسەریم خوێندەوە و کەلیمات و شەوانم لە دەردێنا. جا یەکەم دیدارمان دیدارێکی زۆر میهرەبانانە بوو بەڕاستی، بەتایبەت کە ینی خانەوادەی ئێمەی ناسی و ئەوانە زۆر زۆر ڕێزی لێگرتم، زۆر خۆشم ویست هەر لە یەکەم بینینەوە. زۆر تەرجیعی کردم فێری ئینگلیزی بم. پاشان لە ساڵی 2009 ئێمە ڕۆژنامەیەکی بچووکمان دەردەکرد لە ناو بەشی ئینگلیزی، بەشی سۆرانی زانکۆی سەلاحەدین. ئەو کاتە زانکۆی سۆران نەبوو، هەر کۆلێژی پێم وابێ زمان بوو لە زانکۆی سەلاحەدین، بەڵام بەشی سۆرانی هەبوو. ئیتر لەوێ ڕۆژنامەیەکی بچووکمان دەردەکرد، جەماعەت وتیان بەشی لێدوانمان هەیە، چێ دەچێت، من ئەو کاتە قوتابی بەشی بڵێن قۆناغی یەکەم بووم، وتیان چێ دەچێت لێدوانێک وەربگرێت لە کەسێک کەسایەتێک ئەوانە. من ئەو کاتە خێرا مامۆستا ڕەحمەتیم بە خەیاڵ داهات، پەیوەندیم کرد بە مامۆستا سەلام، دانیشتین تەزیلێکی بچووکم پێ بوو، کاسێتێکی بچووک، ئێستاش تەزیل و کاسێتەکەم بە یادگاری هەرماوە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی و کاتە تازە دامەزرا بوو، دانیشتین قسەمان کرد. بەڕاستی زۆر زۆر ڕێزی لێگرتم، یعنی ئەو کاتە من قوتابی قۆناغی یەکەم، ئەوەندە بەو شەهادە و بڕوانامە و پێگەی دانیشتین، هەم قسەکانی خۆش بوو، هەم ئەتەکێت و ڕفتاری قسەکردنی لەگەڵ من ئەوەندە ڕێزی لێگرتم کە بەڕاستی هەستم بە گەورەی کرد لەلای ئەو.
نەک من هەر ئینسانێک بڕواناکەم مامۆستا سەلام ناخۆشی ناسی بێت بە ڕەحمەت بێت بۆ یەک لەحزەش بێت کاریگەر بووە بە ڕەفتار و بە ئەخلاقی یعنی ئینسانێکی عالی بوو خی گەورە دەرەجەی بەرزکە ینی پیاوێک بوو بەڕاستی متەواضع بوو ئەو سیفەتەی زۆر هەبوو اینجا ئینسانێکی دەم بە خەندە و پێکەنین بوو و ئینسانێک بۆ ڕێزی لێ دەگرتی و هەست دەکرد و هەست بە گەورەی دەکرد لای ئەو خەڵکی نەدەشکاندەوە و پێگەکەی ئەو وای لێ نەکرد بوو کە خۆی لێ بگۆڕێت یان خۆی با کەسێکی بەرز ببینێ و خەڵکی تر بە نزم ببینە ینی بە پێچوانەوە ئەسڵان ڕێزی زۆر لە کەسانی دەوروبەری دەگرت من هەم ئەو کاتێک کە قوتابی بووم هەموو شەم لەگەڵی هەبوو چەند جار چوومەتە ماڵی هەم ئەو کاتێک کە مامۆستای زانکۆ بووین بێکەوە بووین جا من لە یەکەم دانیشتنی مامۆستایان لە کۆلێژی خۆمان ئیشارەتێکی کردوتی وەرە لای من دانیشە و کاتە من یەکەم دانیشتنم بوو کە مامۆستا چووم لە کۆلێژی شتیکە هاتبووم کە لە تەنیشت ئەو دانیشتم بەڕاستی ینی هەستم بە ئەتیزاز دەکرد هەستم بە سەربەرزی دەکرد تا دوێنێ من قوتابی بووم ئەو مامۆستا هەر لە دوورەوە پێی خۆش بوو کە بێم لە تەنیشتی ئەو دابنیشم ڕێنمایی دەکردم دەیگوت فلان شتە ئاوایە فلان شتە لە جامیعە ئاوایە ینی ئینسانێکی تعلیمی بوو بەڕاستی ئینسانێکی فێرکار بوو خاڵێکی دیکەی زۆر جوان لە مامۆستا سەلام بەڕاستی جای دەکاتەوە لە بەشی زۆری مامۆستایانی دیکەی زانکۆ ئەوەیە کە جگە لە پیشەی مامۆستایەتی ئەو سەرقاڵیەی وای لێ نەکرد بوو لە قەڵەمەکەی داببڕێت یعنی ئینسانێکی قەڵەم بە بڕشت و بە بەرهەم بوو بەبیرم دێ کتێبەکەی کتێبێکی لەسەر گرامەر و لینگویستیکس نووسی بوو پێم وا بێ 2008 یان 9 بۆ ئەو کتێبە چاپ کرا نوسخەیەکی پێدام و لەسەری نووسی زۆرم پێخۆش بوو پاشان هەر کتێبێکی چاپ کردبە مامۆستا لە ئۆفیسەکەی خۆی بەردەوام تەوان لاپتۆپی پێبوو جا ژووری مامۆستا بەڕەحمەت بێ یەک ژوورمان بینە بۆیە زوو ئاگامان لە یەکتر هەبوو جا لاپتۆپێکی پێبدایم لەسەر مێزەکە دەینووسی جار بێدا تێدەپەڕیم سەلامەکەم دەکرد دەیگوت فلانە شتە دەنووسم ڕێیت چۆنە یعنی ڕای من قوتابی یعنی خۆمە قوتابی ئەو دەزانێت ئەگەرچی هاوپیشە بووین بم دوایە بەڵام ڕای منی وەردەگرت حتا بەبیرم دێ دوو یادگاری خۆشم لەگەڵ کتێبەکانی مامۆستا هەیە یەکێکیان ئەوەیە کە کتێبێکی لەسەر نالی نووسیم وەڵامێک بوو بۆ یەکێک لە نووسەرەکانی کوردستان کتێبەکەی چاپ کردبوو لەسەر مێزدای نابوو ئیتر بن و خێزانم چۆن خێزانم تەڵەبەی ئەو بوو چوینە لای سەلامان لێ کرد و ئەوانە خێرا زانی کە بڵێن پرسیار و ئەوانە کە حەزمان لە ئەدەبە و ئەدەبی کوردی بەتایبەت کە کتێبەکەمی نووتی مامۆستا کتێبە نووسی وتی بڵێ ئیتر وتی دام ناوە نووسێکت بە هەدی هەر پێ بدەم تومەڵا کوڕەکەی منیش هەر چۆن کتێبەکە لەسەر نالی بوو تومەڵا کوڕەکەی منیش هەر ناوی نالیە بە ناوی نالیمان کردن تر زۆر پێکەنی و زۆر پێی خۆش بوو بە دەستخەتی خۆی بۆ هەردووکمان بە پێشکەش نووسی و ئەو کتێبە یادگارێکی زۆر خۆشی مامۆستا لام حتا جارە کتێبێکی ئەم دوایەی مامۆستا کە کتێبێکی نووسی لەسەر پەروەردە پێی گوتم مامۆستا بوخاری حەز دەکەم ئەو کتێبەم بە تەواوەتی بۆ بخوێنیەوە ورد و درشت ڕەخنا پێشنیار سەرنج تێبینی هەر شتێک تێ بۆم بنووسە حتا دەستی گرتم وتی ئاوە بۆ منە لەسەر ئەو پاراگرافە ئەگەر تێبینێک تێ علامەتێک دابنێ لە خوارە بنووسەوە ئەو تێبینیم هەیە تم جا مامۆستا سەلام من هەر بە دکتۆر بانگم دەکرێت طبعاً دەموت دکتۆر من چۆن زاتی ئەو بکەم ڕەخنە لە بەڕێستان بگرم جەنابەت بە هەموو پێگە عیلمیە تی نا بەعکسەوە ئەسڵەن من شانازی دەکەم ناویشت بنووسم لە لاپەڕی سوپاس و پێزانین دەستی خستە سەر لاپەڕی دووەمی کتێبەکە یعنی ئەو با بڵێن ئەحساسە خۆشەی پێدەدای کە ئەتۆش هەی ینی ئەتۆش ئینسانێکی دەزانی هەمیشە حەزی لە هاریکاری و مشاوەڕە بوو یادگارێکی دیکەم لەگەڵی هەیە گەر لە بیرم نەچێ هەر لەسەر کتێب و نووسین من کتێبێکم لەگەڵ هاوڕێیەکم تەرجمە کرد لە ئینگلیزیەوە بۆ کوردی کتێبێکی دکتۆر مۆریس بۆکایە بە ناوی قورئان و زانستی سەردەم Quran and the Modern Science بەڵام نازانم برادێک پێی گوتم وتی مامۆستا ئەو کتێبە تەرجمە کراوە پێشتر فلان کەس کردوێتی دیارە مامۆستا سەلام ناخۆش بە ڕەحمەت بێ پێشتر وەبزانم لە نەوەتەکان تەرجمەی کوردی کردووە منیش ئاگادار نەبووم بەس مابوو چاپیکەین بەڕاستی 2000 پێداچی بوو ئیشێکی جوانمان لەسەری کرد بوو بۆیە هەندێک لەسەری ساردبوومەوە وتمەڵای مادەم مامۆستا کردوێتی یعنی من زاتی ئەوە ناکەم هەر جوانیش نییە ئەدەبەن ینی تەرجمەیە کراوم تەرجمەیەشکە بکەم تەلەفۆنم بۆی کرد جا لە تەلەفۆنیش هەر قسە خۆش مامۆستا بە ڕەحمەت بێ گوتی مامۆستا بوخاری نەکەی لێی سارد ببیەوە ئەسڵەن بەردەوام بە و چاپیشی بکە و دەستخۆشیش لێ دەکەم حتا بەبیرمە ینی وەک بڵێ ئێستا بۆ تەلەفۆنە
وتی مامۆستا بوخاری بەشکردن تەرجمەکەی تو لە ئێمە جوانترە ینی ئەو تەواضع زۆر جوان بوو لە مامۆستا بتاکید عایلەی خۆی لا گرنگ بوو بەڵام هەندێک جار کەسێک دێتە سەر ئەوە گۆڵەکی هەیە هەدەفەکی هەیە و پەیامەکی هەیە ژانی خۆی تەرخان دەکە لە بۆ ئەو پەیامە ینی لە بۆ ئەو ئیشێکە ئەو دەیکاتن بەتاکیدی تەرکیزی زۆری و تەرکیزی گەورەی لەسەر ئیشەکانی بوو لە بۆ هەموو خەڵک و بەڵام لە هەمان کاتیش ئەوە نەبوو کە لە هەموو شتێک دوور بێ و لەوە بێ کە ئاگداری ئایلەکەی نەبیان ئاگداری من نەبیان علااقەتەشی خۆش نەبی لە بەیمان نا بتاکید هەبوو بەڵام باوکم کەسێکی بە ئامانزدار بوو ئامانزی خۆی هەبوو لە حیاتی و بەو تەمەنە کورتەشتانی ئامانجەکانی خۆی بوو ڕاستی لەو ئاخرەش برادێک لە کتێبخانەیەک باسی ئەو شتەی کرد کە دیسکەشنەشیان هەبوو مناقەشەشیان هەبوو لەسەر مۆزوعی تاریخی وەبزان مۆزۆی عوسمانیەکان بوو شتێکی وا بوو مناقەشەشیان هەبوو دواتر ینی بام ئەو شتەی هەبوو کە ئەگەر لە شتێکی غەڵەت بە دانی پێدادەنا ینی دەیگوت کە دیراسی دەکرد ئەوەی دەکرد دەیگو بالفعل قسەی تو ڕاستە لە هەمان کاتیش ئەگە بیزانی باە ینی دیسکەشنەکە بە تەریقەچی ئەوە دەڕواتن بچ باست کرد بە نووسینەگەیان بە نەمیلکەیەک پۆینتەکانی خۆی دەخستە ڕوو باسی دەکرد ئەوەش زۆر گرنگە ینی یەک لەو پۆینتانە ئەوە بوو کە هەموو چی مناقەشی دەکرد ئەوەی بەرامبەر لێ عاجز نەدەبوو ینی ئەو شتە زۆر کەم هەیە چکە ینی هەتە لە سایکۆلۆژیش ئەو شتە خۆم خوێندومە ینی ئەوەیە کە بەرامبەرەکەت هەست بکە کە تو لی تێدەگەی پۆینت یەکەم ینی ئەپروڤەلی دەدێت دواتر ئەو قسەی خۆت دەکەی و دەتوانانی بە تەریقەیەک ئەوە نەبێت کە بەرامبەرەکەت بشکێنیتەوە بە تەریقەک بیکە ئەو بالعکس پێی خۆش بیتن کە نقطەی هاوبەش نقطەی حەقیقی هەیە لەو دیسکەشنە لەو گوتارە بام چەند ساڵانێکی قەدیم جەڵتە لێیدا بوو جەڵتەی مێشک بوو هەمیش دواتر لایەکی جسمی وەکو شەلەیەکی لێهات بوو بەڵام چابەوە بە عیلاج دەبێ ئەوانە و تەسیرێکی زۆری لێکرد بوو بیدایەتی بەڵام نەک لە ڕووی ئەوەی نووسینەوە بالعکس وەکو فرسەتێک بوو لە بۆ ئەو پێشتر ئەو ینی زۆر دەگەڕا زۆر دەڕۆیشت بەڵام لەو ئاخیرانی تەمەنی ڕاستی زۆربەی وەختی لە ماڵەوە بوو لە شوێنی خۆی بوو لەسەر نووسین بوو بەردەوام بە دوو متاڵعە بوو ینی ڕاستی وای لێ هات کە تەرکیزی بابم زیاترین بستە سەر ئەوەکە لە حاڵاتێکی تر باە کەسێکی تر باە ڕاستی لە وەزع ناخۆشە بیان لە وەزعبی کە نەخۆشی هەبیتن ڕاستی ئەوەندە ئێحتیمام نادا بەس ئەوە یەک لە سیفەتەکانی کەسی ئامانزدارە کە کەسێک ئامانزی هەبی لە هەر حاڵەتێک بی لە هەر ناخۆشیێک بی لە هەر شتێک بی فۆکەس دەکاتە تەرکیز دەکاتە سەر ئەو شتێک کە پێویستە بیگەینی کە هەست دەکا واتە دەدا بە ژیانی خۆی هەموو کەسێک کە ئامانزی هەبی دەیەوێ واتا بدات بە حیاتی خۆی ئەوەیە کە ئەو شتە بکاتن کە ئەو فیلنگەی ئەو شعورەی پێدەبەخشیتن بابشم بەردەوام بوو بێزگە لەو هەموو ناخۆشی و هەموو سێت باک و ئەو هەموو شتێک کە داهاتە پێشی بەڵام بەردەوام بوو لە نووسین و گەیانی پەیامەکانی و لە هەمان کات پێشخستنی خۆشی لەو کاتەدا بابم بەخۆی هەموو شتێک هەیە ینی لە ئەوە هەیە کە ئەو ئامانجەی کە عایلەت بۆ تۆی دەبێت و ئامانجەی کە خۆت دەتەوێت ینی ئەوە بەردەوام ئەو شتە ڕاستی بوونی هەیە بەڵام بابم نەموو حاڵەتێک پژگیری کردوین ینی هەتا بۆ تۆ ئەگەر هەدەفەکەت هەبی هەدەفەکە ئەو بەدڵیشی نەبیتن ینی ئەوە نەبوو کە دژایەتیت بکە ئەوە نەبوو کە دژت ڕاوەستی بالعکس سەپۆرتی دەکردی و دەویست بگەیە نەتیجەک دەویست بگەیە ئەوەی کە ئەو هەدەفەکەی خۆت دەتێ ئەگەر خۆشی شتەکەشی بەدڵ نەبایە بەڵام ئەو شتێک کە خۆم حەزم لێ بوو کە بگەم بەو هەدەفەی کە دەمەوێ ئەو لە پشتم بوو بەڕاستی دژایەتی نەدەکردن بەڕاستی باوکم هەر بوونی خۆی ئومێدێک بوو ڕاستی چکە لەگەڵ ئەو هەموو ناخۆشیە لەگەر ئەو هەموو نەخۆشیە کە بەردەوامبوونی لەو نووسین و بەردەوامبوونی لەو ڕوئیایی کە بەخۆی هەیبوو نمونەیەک بوو کە لەسەر کەسێک کە هەوڵ بدە کە هەم ئەگەر شتێکی مادی بە خۆتشین وەرنەگری لەو نووسینەکە ئەوە نەکاتن بەڵام شتێکە خولای خۆتی حەزی خۆتی لێ بەردەوام بووە بتاکید ئەوە ئومێدێک بوو بە ئێمە بابم هەتا لەسەر ینی کاتەکانی ئاخری شەهرمێدی ئەوەی هەبوو کە چاک ببێتەوە ینی ئەوە نەبوو کە لە گیڤەپی کردویان دەستی لە خۆی بەردابی لەو پۆینتەوە بالعکس ئومێدیەوەی هەبوو کە چاک بێتەوە بگەڕێتەوە ماڵەوە ڕاستی بەڵام ئەو قەدەری خوایە و ئیسی لەگە نابێت. سەلام ناوخۆش بەکرد نووسەر و وەرجێڕ و مامۆستای زانکۆ طبعا هەموو خوێندکارەکانی هەموو زانکۆکانی کوردستان
نەک بەڵکو لە زانکۆ بەڵکو لە ئامادەیی بەڵکو و زۆربەی دام و دەستگاکانی دەوڵەت کە پێویستیان بە زمانە بێ لەو هەرێمەدا ئەگەڕێنەوە قاموسی ئۆکسفۆرد کە مامۆستاج اینجا فەرهەنگ نووسین قاموس نووسین ئەرکێکی زۆر قورسە. جارێ پێمی وتی دکتۆر عوسمان بەڕاستی 8 ساڵم تەرخان کردووە لەو کارە ئیش بکەم. طبعا ئەو کاراونە گرنگە، ئەوەنە دقیقە، ئەوەنە وردە، طبعا حتا ئێستا 10 جار بەخش کراوەتەوە. لەبەرەوە بەڵێ ئەمە یەکێکە لەو نمونانەی. طبعا لە بواری ترشە زۆر مامۆستا هەرچی کارێکی کردوی بە قوڵی کردێتی بە شوەیەکی ئەکادیمی کردێتی. یعنی بەڕاستی من واڵێم لە زۆر بە وڵاتە پێشکەوتووەکان سێرەکەی کە نووسەرێکی بە بەهرە فەوتەکە چێکەن هەڵەسن لە زانکۆکان با بڵێ خەڵاتێکی بەناوەکەن، قاعەیەکی بەناوکەن، زانکۆیەکی بەناوەکەن، شەقامێک بەناوی ئەو نووسەراکەن. من ئەڵێم تاکو نووسینەکانی مامۆستا فەوت نەبێت و چەند نەوەیەک لە دوا ڕۆژا سوودی لەوەربگرن، چونکە بەڕاستی زۆر قوولە و لە زۆر کاتە پێویستە ملەتی کورد نەوە بەنەوە سوودی. من لێرەدا قسەی مامۆستایەکی مێژووناسێکی گەورەی کورد ئەڵێم، ئەوش دکتۆر نەجاتی عەبدوڵڵا ئەو ڕۆژە لە دەستگای ڕووناکی کە باسی مەراسیمێکرا بۆ یادی مامۆستا دکتۆر نەجاتی عەبدوڵڵا حتا کورد ماوە سەلام ناوخۆش ئەمێنێ. قەزی چیە؟ ینی بەرهەمەکان. لەبەرەوە زۆر پێویستە ڕێکخراوێک هەبێت، ئەوانەی کەوا نێزگین دۆستن لێی ئەو ڕێکخراوە هەڵبسێ بە کۆکردنەوەی هەموو کارەکانی شتێک پێ بە عەرەبی ئەڵێن ئەعمال الکاملە. اینجا ئەوە کۆ بکرێتەوە بە چەند مجەلەدێک بەخش بکرێ. ئەمە باشترین خزمەتە و ئەوە پێویستی بە ڕێکخراوێکە، ڕێکخراوی با بڵێ ناوێنەی ناوخۆش، ڕێکخراوی سەلام ناوخۆش هەڵبسێ بەو کارە. لێرەدا چەند دکتۆرێکی برادری خۆی هەیە پێکۆکاریان کردووە لە زۆربەی بوارەکان ئەتوانن ئەو ڕێکخراوە دابنن. و من داواکەم لە کەناڵی ئێوەوە چەند خێرومەندێک بێتە پێشەوە بۆ ئەو ڕێکخراوەی کە دائەمەزرێت، چونکە ئەو ڕێکخراوە پێویستی بە زۆر دامی مالیە بێ، پارەیە پێویستە بێت ئەو کارانەی کە بە شێوەیەکی کۆکراوە بەخش بکرێت. ئەوە پرسیارێکی زۆر گرنگە. بەڕاستی ئەو قسانەی کردت لایەنە چاکەکانی ئیزابیەکانی من هەموم لەو پیاوە دەدیت. ئەوەلەن ئەو پیاوەکی بەفیز نەبوو، بە هیچ نەوعەک لەخۆ بایەخ نەبوو، یعنی متەکەبیر نەبوو، خۆی فەرز نەکردە سەر خەڵکی. ئەوەندە نەرمونیانیش بوو. دەهات هەندە زار لێرە ئەمە دەبینی خەڵکەک داهات لێرە دیمانەیان دەکرد، سیمیناریان دەکرد. چەند جارێک ڕێککەوتووە ئەویش دانیشتووە سیمینارەکە لە ئەوەلەوە هەتا ئاخری بەدڵی نەبووە. زۆریش مەجای هەبووە هەستی ڕەدیان بداتەوە. تەنیا بە زەردەخ تەماشای دەموچاوم دەکرد، زەردەخەنەیەکی هەڵدەینا جوابی نەدەداوە. دەیزانی ئەو شوێنی جوابدانەوە نییە، جوابدانەوەکەی بە فیرۆ دەچیتن، لێی دەگەڕا دەچوو دەیکردە نامێتکەک و بڵاوی دەکردەوە. یعنی ئەو سیفەتەی سەلام ناوخۆشی بەڕاستی دەلالەتی لەسەر ئەوەی دەکرد کە ئەو کابرایە زانایە سڕی سەرکەوتنی سەلام ناوخۆشی و دیارکەتنی بەو شێوە زەقا ئەو هەموو بەرهەمە کە هەیتی بەڕاستی سڕەکەی لەوەیدایە ئەو پیاوە ئەو خەسلەتانەی تێدایە کە باسم کردیە. لە دنیای ڕۆشنبیریدا ئەگەر لە ڕۆژ ئاوا بی، ئەگەر لە ڕۆژ هەڵات بی، بەدەیان کەسایەتی هەنا، نەک دکتۆرایان نەبوو، بەڵکو بە هیچ نەوعەکی هیچ بەڵگەنامەکیان هیچ شایدەیەکیان نەبووە. بەڵام بە سەتان دکتۆرا لەسەر کتێبەکان و بیرڕای ئەوان ئێستا نووسرایە. خۆی هەتا پیاو چاکان
من باسی پێغەمبەران ناکەم چونکە پێغەمبەرەکان وەحیان لەخواوە وەرگرتووە بەڵام پیا و چاچی ئەوە هەیە نووسەری ئەوە هەیە لە حیات خۆی چاوی بە مەکتەب نەکەوتووە فەلاحێک بووە شوانێک بووە هاتیە دووسێ حرف و کەلیمە و خوێندن فێر بووە ئێستا بەدەیان دکتۆرە جامیعاتی عالم سەلام ناوخۆش بەڕاستی یەکێک بوو لەو نەوعە ئینسانانە بەڵام جێی ئەسەفە بەڕاستی ئەو کەسانێکەوە لە ڕێی سەلام ناوخۆشی ڕاوەستان نانهێشت بگاتە ئەو ئامانجی دکتۆرایە سەن زۆر ئامانجی نەبوو بەڵام ئەلحەمدوللا ئەو لەوان بەرزتر دەرچوو لە مەراسیمی ناشتنەوەی پرسیارێکیان لێ پرسییم ئاوا وەڵامداوە گوتم سەلاو ناوخۆش وەکو لە زانستی فیزیک باز دەکرێت دەڵێن هەندە ئەستێرە هەیە هەزاران ساڵ پێشی ئێستا نەماوە بەڵام ئەوەندە دوورە لە ئێمە تیشکەکەی هەروە بەڕێگاوەیە ئەمە هەر دەیبینین ئێستاش لە ئاسمانە سەلام ناوخۆش دەمینێتن لە بەروەی بەرهەمەکانی بەرهەمی سادە نەبووە بەرهەمی دروستکراو نەبووە بەرهەمەک بووە لە ناخی مێشتی و دڵی هەڵقوریوە ئەو دوایی لە ئیمانێکی زۆر بەرزەوە هەڵقوریوە دائیمەن کە شتی دەنووسی خوای بینی نیوچوانی خۆی دادەنا بینی هەردوو ئەوڕۆی خۆی دادەنا ئەو جە شتی دەنووسی بەو مەسئولیەتەوە شتی دەنووسی ئەو زۆرە نووسینانەش دەمینێن نەمر دەبن خەڵک نەوە بەنەوە ئیسفادەی لێ دەکات بەنسبەت نووسینەکانی مامۆستا سەلام ناوخۆشی هەروەکو باسمان کرد سەلام ناوخۆش لە بوارەکی معەیەن نەیدەنووسی لە هەموو بوارەکی دەنووسی ئەگەر هەر بیر و ڕایەک هەر هەڵوێستێک هەر قسەیەک بیست بایەوە بایەخی پێدەدرێت لە دەستگایەکان لە کەناڵەکان یا لە کتێبێک دەردەچیتن یا لە ڕۆژنامە شتێک بڵاو بوویتەوە وەری دەگرت لێ قوڵ دەبەوە هەتا دەگەیشتە کۆتایی و ئامانجەکانی ئەو بیرروڕایە ئەو جە یادەکردە کتێب پێشی وەش کە بیکاتە کتێب لە بەروەی بەردەوام سەردانی مەیدەکرد و ئەمن و ئەو پێکەوە دادەنیشتین ئەو گیر و گرفتانە ئەو شتانەی کە دەهاتە مێچی بۆی باز دەکردم و بە درێژایش بە تەفسیلیش ئەنجە بەراوردمان دەکرد بە دوان سەلام ناوخۆش گەورەی لەوەی دابوو کە ئەو بەرهەمانەی دەنووسی زۆر بە ئەمانەتەوە دەینووسی کابرایەک بوو قابلی گەورەی بوو قابلی خۆنوێکردنەوە بوو قابلی گەشە بوو یعنی دائیمەن گەشەی دەداوە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرهەم بە بەرهەم هەستت دەکرد ئەو پیاوە پێش دەکەوی مەسەلەن لە بواری زمانەوانی دکتۆر وریا عومەرەمین کابرایەکی زمان ناسە دوو دکتۆرای هەیە لەو بوارەی ئاوا مەدحی سەلام ناوخۆشی دەکرد دەیگو ئەو پیاوە بەڕاستی زانایە ئەو پیاوە بەڕاستی بلیمەتە بەینەما دوو دکتۆراشی هەیە زۆر لە تەمەنیش تەبیعی ساڵێکیش لە من گەورەترە ئەوەندە سەلام ناوخۆشی هەڵدەسەنگات کە باسی تاسیری سەلام ناوخۆشت کرد لەسەر بڵێن ڕۆشنبیری و لەسەر خەڵک من لە ڕێو ڕسمەکەی لە ڕێو ڕسمی ناشتنی کە پرسیاریان لێ پرسییم گوتم سەلام ناوخۆش وەکو ئەو ئەستێرەی وایە کە لە زانستی فیزیکتا دەڵێن بە هەزاران ساڵە نەماوە ئەستێرەیە فەوتاوە بەڵام هەتا ئێستاش ئەمە تیشکەکەی دەبینین هەر بەرەو عرض دێت تیشکەکەی سەلام ناوخۆش هەموو نەوەکانی داهاتوو ئینشاءڵڵە سوودی لێ دەبینن شتێک هەیە دائیمەن ناو خەڵکدا پێی دەگوترێ بەرەکەت خوای تەبارەک وەتەعالا بەخشی بوو بە سەلام ناوخۆشی بە نووسینەکانی بە شەخسیەتی خۆی من دەبیست خۆ من یعنی وەکو بڵێ تێکەڵاوێکی ئائیلی و کۆمەڵایەتیم لەگەر سەلام ناوخۆشی نەبوو بەڵام لە دەیان کەسی دەمبیست کە ئەوە چۆن لە ناو ماڵی خۆی چ مرۆڤەکی بە بەهایە و بە قیمەتە
لەگەڵ خزم و کەسی لەگەڵ خەڵکانێک کە لێیان دەقەومە ڕادەوەستا لەگەڵیان ئەو پیاوە بەڕاستی ئینسانی کامل بەس پێغەمبەرەکانن بەڵام ئەو پیاوە لەسەر ڕێوڕەوی ئەوان دەڕۆیشت ئینشاء الله خوای تبارەک و تەعالا لە ئەنجامدا لەگەر ئەوان کۆی دەکاتەوە لە بەهەشتە برینەکەی خۆی ڕێگەی زانست نەگیراوە سەلام ناو خۆشی ئەگەر بیدیت باە یەکێک دەیەوێت لەسەر کتێبەکانی لەسەر بیر و باوەڕەکانی لەسەر بەرهەمەکانی شت بنووسیتن یا زیاتر گەشەی پێ بدە زۆر کەیفی پێداهات من لێرە وەکو ڕەفیقێکی سەلابدا و خۆشیوەکی برایەکی عەزیز دائیمەن لە یادمە و دائیمەن دوعای لۆ دەکەم فکر دەکەمەوە دەڵێم کتێبەکانی هەمووی دیزاینێکی یەکسانی موحەدی لۆ بکەین لەسەرەوە ناوەکەی بنووسرێ سەلام ناوخۆش وەکو زنجیرە کۆ زنجیرەکە بەرهەمەکانی ئینشاء الله هەوڵ دەدەین ئەگەر خانوادەکەی هاوکارمان بن کەسوکارەکەی هاوکارمان بن هەموو بەرهەمەکانی کۆ بەرهەمەکانی لە تەفسیر بە چاپ دەگەینین بە جوانترین شێوە بۆ ئەوەی چاوی ئەو کەسانەی کە خۆشیان دەویست چاویان گەشتبی زاویان ڕۆنبی عینی وەختیش نەوەی داهاتوو سەلام ناخۆشی بناسیتن یادی لە دڵ و لە مێشکاندا بمینێ هەتا ئێمە ماوین سەلام ناوخۆش بەکر نووسەر و وەرجێڕ و مامۆستای زانکۆ هیچی لە سیفەتە علمیەکانی مامۆستا هیچی لە خاصەتی ئەکادمیەکانی ئەوە بوو بەڕاستی ئینسانێکی مەوسوعی بوو مەسەلەن من ئەگەر ئەمریکیەکان نۆم چۆمیسکیان هەیە ئەگەر مەسەلەن بەریتانیەکان بەرترەند ڕەسڵیان هەیە ئەگەر ئەڵمان مەسەلەن هابرماسیان هەیە ئێمەی کورد کۆمەڵە بیرمەندی جوانمان هەن یەکێ لەوانە مامۆستا ڕەحمەتی بوو کە لە هەموو بوارەکان ئەسپی خۆی تاودا بوو لە بواری ئاینناسی فەرهەنگی کەلتوری مێژوو بەتایبەت یعنی زمان ناسی ئینگلیزی بواری سیاست یعنی من نمونەیەک دێنمەوە زمانی سیاست و سیاسەتی زمان یەکێکە لە کتێبەکانی مامۆستا لەسەر زمانی ستاندەر نووسیوێت یعنی بەڕاستی حەقوای ئاوڕە جددی لێ بدرێتەوە شتێکی زۆر جوانە ئەمە نمونەیەکە کە من خوێندمەوە زۆر پێم عەجیب بوو دەیان نووسینی دیکەی هەیە کتێبی مێژووی هەیە یعنی ئەوە یەکێک لە سیفەتەکانی مامۆستاکە لە بواری جۆرا و جۆر دەینووسیوە دەشی توانین شتی نوێ طرح بکە بۆ بواری فەرهەنگی و نووسین لە کوردستان کۆچی مامۆستا برینێکە لە دڵی من بەڕاستی من لە تەمەندا زۆر بچووکترم لە مامۆستا ڕەحمەتی خۆی گەورە دەرەجەی پڕ لە مەقامی بەرز بکە ئینشاءڵڵا لە شوێنێکی دیکە لە شوێنێکی خۆشتر لەم دنیاە کۆ ببینەوە لەگەڵ یەکتر ئینشاءڵڵا قەڵامەکەی مامۆستا هیچ کات وشک نابێت و ئینشاءڵڵا ڕۆشنایی مامۆستا چرای داگیرسراوی مامۆستا بۆ کۆمەڵگەی ئێمە هیچ کات خامۆش نابێت من هیچ کات لە یادی ناکەم مامۆستا بەڕەحمەت بێت پیاوێکی خۆشەویست بوو ئەمەکو خۆشم ینی لە بابەتی کارسازی ئیڤنتی نێودەوڵەتیمان هەیە لە بابەتی بزنسەوە کار دەکەین کە فرسەت لە بۆ گەنجی ئەو وڵاتە بکەن کە بتوانن پرۆژەی خۆیان دەست پێ بکەن بتەکید ئەمن بەرداوام بوون بە ئەو شتێکە بام کە خزمەتی کوردستانە دەکەم بەڵام هەر کەسە بە شێوازێک دەتوانێت خزمەت بکە ئەوەی کە بام دەتوانێت کە لە تاریخ لە زمانی کوردی کەس ناتوانێت وەکو ئەو من ناتوانم وەکو ئەو بیکەم بتاکید کەسی تر لەوانەیە هەبی بتوانێت بیکاتن بەڵام من وەکو خۆم وەکو کوڕی مامۆستا سەلام لە بۆ خزمەتی کوردستان بەڕاستێتە ئێستاش درێغیمان نەکردێ بە هەموو شێوازێک بتوانین فرسەت لە بۆ گەنجەکانمان ببینینەوە کە بتوان ئەوانیش پرۆژەی خۆیان هەبی و سەرکەوتوو بن لە کوردستان بتاکید چەند فکرەیەک هەیە کە لە ژێر چاودێری خۆمانەوە بزانین چ شتێک بکەین یەک لەو فکرانە ئەوەیە کە خەڵاتێک دروست بکرێت لە بۆ ئەو کەسانەی لە بابەتی ئەدەب لە بابەتی تاریخ ئیشیان کردو ئەو خەڵاتە پێیان بەخشرێ و لە هەمان کاتیش مانەوەی ئەو نووسینانەی باکمە کە بەڕاستی پێویست دەبیت لەو ساڵانەی داش بێ پێویست دەبی بام زۆر گرنگی بە مەسەلەی نەتەوەییدایە بام زۆر گرنگی بە مەوزوعی تاریخیدایە کە بەڕاستی ئەگەر بمانەیە ببین بە دەوڵەت بمانەیە ببین بەوە دەبێت سەیری ئەو شتانە بکەین سەیری زمانی داری بکەین سەیری مەوزوعی تاریخی خۆمان بکەین بتوانین لە خۆمان تێبگەین تەواوی ئێتا بتوانین حرەکاتی و مووی باشتر بکەین لە بۆ مستەقبل ئەمە وەکو خانەوادەی مامۆستا ڕاستی ئەو شتانی ئەو دەپارێزین هەمیش محاوەل دەکەین ئەو ڕێبازەی ئەو
لە ڕێ ڕێکخراوێک بێ لە ڕێ ئیڤنتێک بێ بەرداوامی پێ ببەخشین. ڕاستی باوک پشتە باوک ئەمانە ئەو شتەیە کە ینی بەڕاستی تۆ وەکو کەسێک نازانی تا لە دەستی نەدەی نازانی کە تەسیرێک دەکا لە ژیانی ئەو کەسە بتەکید ئەوەش وا لێ دەکا کە هەم خۆشت بتانی ببێ بابەکی باش لە مستەقبەلی خۆت. پەیامی من ئەوەیە کە بەڕاستی عادەتەن لە کوردەواری خۆمان و ئەوە لە زۆربەی ئەگەر بپرسی لە بینی زۆربەی کوڕ و باوکەکان لێک تێنەگەیشتنیشی زۆر هەیە. ئەو پۆینتم هەم لە بۆ باوکەکانە کە لە ئامانجی کوڕەکان تێبگەن بزانە ئەو لەوانەیە زمانی ئەو کوڕە فەرقی هەبێ لەمان کاچی لە بۆ ئەو کوڕێکە لە بابی تێبگاتن بزانیتن ئەو لە زمانێکی تر هاتووە ئەو لە کاتێکی تر هاتووە ئەو دێک تێگەیشتنە دروستبی زۆ گرنگە کە لە بۆ مجتەمەعی کوردی ئەو شتە هەبیتە.